لو ميلودي خوشانه ما محسا من دون ميلوديكم تكرار كيلو او يديكم شو عارف زي انسان دبيني دنا خريج وداري طاقه دارون داري طاقه دارون تكرار خوش به زور اساییه تنانه روانشاد معامله شمو کاده کتابه كده بردم انا بويا شويتر انسان هم شعر يقول انا سامع دستوشي حافظت لبي دستوشي كم كبيبي كتابي جواني ببي شعر قال بردم انا بقولي من دونه برگا ولا برفوم وبير مكدو امو چند مزن و هنرمندانی بون با کتابخانه مثلا او همو شرکتو يعني بونا من حسن زيري في نمر معامله مزري خالقي ناصر الرزازي مثلا او هنرمند ديرينا انا قال هذا الشيء كان بيفشي خلق رحلم لنا قال شكر رنگ ما بس من تنها كتابخانه هنريه فرموتا كاك حاجي شرکتي او دنيا چندين كسي كوراني معامله لا تو كتابخانه شي گوره حتى دنيا ئێستا هەندێک هونەرمەند لەگەڵ ڕێزمە بەرهەمێک بڵاوکاتەوە فلیمەکەی زۆر خۆشایە کە خەڵک سەی فلیمەکەیکا کلیپەکەی بەحساب 4-5 جافرەتی دەچوە دەور و هەمووی ئەڵی لە باش تاکە چی گۆرانەکەڵە دڵم زۆر تەنگە ئەخ دڵت تەنگە چی کوڕی باشەوە چوادۆری هەر باشێکەکە تا ماوەیەک هەتا ماوەیەک بینەرێکی زۆرێ بێ کاک ئەسان ڕەنگە ملیۆنە ڤیو بێڵن بینەریە بێ بەڵام دوای یەک دوو مانگوەکو ئەو بەفرەیکە لە کۆتایی زستانە نزیکی بەهارە بارێ یەک ڕۆژ خۆی ناگرێت دوای بەزم گۆرانیانە بزانە چەند ساڵەوە میلۆدیە من دڵم پێکرێ پێچینە لەکانی مرادان مادەمە ئەوم جارە بە برادەرەکان مەڵام کاک ئیدریس بە تایبەتی بێداران وەڵام خۆزگە و کانی مرادانم ببینێ چکە ماملی ئەوە خۆش ئێڵە دەست بە سەرکانی مرادان منە زۆر تۆ گۆرانیە بینیتە خۆتکانی مرادان چیت نەوەڵانم بینی کا حاجی نەمیرە چەند ئێستا لەگەڵ میلۆدیەکە لەگەڵ گۆرانەکە ئەچین برمێزم جیران دەوڵا بەیەکەوە چین بۆ کانی مرادان ئێستا مادەم زین چییە
خێربیتەوە دەمە خۆش بێ کاگەستان ناخمە ئەڵم باوەڕم پێ بکە ئەو کانی مرادەرم نبینی و بەس هەموو جارە لەگەڵ ئەم گۆرانیە بەدەنی ئەم گۆرانی بێژە دەنگ خۆشانە کە جۆم لێ بوو بەدەنی مام لێ خۆشی من چێژی زۆر لێبینم بۆ نمونە کا خستریش زۆر خۆشکە لە خستری مام لێ کاک ناسر هەر جارە بێ گۆرانی مام لێ بڵێ یەکەم شەڕە جەزاوم ئێسرم گۆرانی داخڵان ئەخوا دڵگیرە زۆر حەزی لە کانی مرادەنیش یا خۆدەم خۆش بکە حەزی بەڕاستی من زۆر چێژی لێدانم ینی گۆرانیەکان بە جوانی ئەڵێتوانی هەیە دوای ئەو ڕێچکان ناکەوێت ناتوانێت خۆی لە خەریبە بە زۆڵا سپاس بەخۆ من زۆر دڵخۆشم کە جۆم و دەنگە خۆشا بێ یەکێ لەو میلۆدیانەش کە زۆر حەزم لێتی ئەویان حەزی دڵی خۆمە سەوزەیە کە گەستان زانێم جەرەبەی شێڵی خۆزگە جۆمە لەوەش بایە سەوزەیە خۆشە. اگر دل زایانی سازای
گۆرانی ئامادە نەکرد بە زەوە لەبەر خاتری منەوە پێشکەش کرد سپاس دەکەم یەکێکە لەو گۆرانیانەی دەنگیشی مار ساز نییە سەرمام دەنگی زۆر زۆر یار کت پڕی لە باوەڕم پێ بکە بە مەهارەتی پڕ و ئەمە یەکەم یەکتر ناسیم بوو یەکەم تعارف یەکتر ناسیم باز من لێ نەگەڕام و زۆر خۆشحاڵ بووم کە بتوانیم ئەو دەنگە خۆشە یاخوا بەخێر یاخوا بەخێر بێ بەس ئێمە هیچمان نەوت قەتارێک گەتوایەتی هیچ مەقامێکمان نەوە کە ماملێ بڵێ ئەڵێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارەیە لەو دەمەیدا گوێ هەڵدەخەم بۆ تارێ ببووین لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ یادم بکەن یادی منی دووڵە مامۆستا من یعنی لە غەریبی کە نەفی کراوە لە بەغاو ئیتر هەموو هەست و سۆزێکی چۆتەوە بۆ چوارچرای مەهابات و بۆ لای قەتارەکەی ماملێ قەتارێک گەوهای قەتارێ گەوهای بەریەتی و قەتارێ گەوهای بەریەتی و خورشیدەی خاوەنی کەسم هایای ئەریای سەر قەتارەتی و هەیای نای ئەڵهەزەریای گیایە ئەگەڵهای تۆ دەڵای مدەیەگەم کێوێ ئەوە های تۆ دەڕۆی مدەیەگەم کێوێ کێ بگرم بە یار کەسم ئەریای شێوەی لە تۆ توفيقي بني في ربا يا العالمين رحمة بضحاضي كسماي عيد دواي أرياي بودي الله يغمين
خۆشەمە خۆش ئێمە تەکبیرشمان بۆ نەکردبوویتر ئەو مەقامەوەی نەمان تێڵچێش کرد بەڕاستی کاک حاجی زۆر شارەزایە لە مەقامەکانیشە شارەزایە دەستی خۆش بێت زۆر خۆشحاڵم کاک حەسەن هیوادارم کاک حاجی دەمێکە تۆ گەڕێنەی من نمازانە من هەموو ساڵ یادی ماملیم کردوێتەوە ماوەی ئەتوانم بڵێم 23 ساڵە بە بەردەوام 22 ساڵێمە یاداکەینەوە بەس چۆن بە خزمەتی تۆ نەگەشتووە وەڵی هیوادارم وەڵی ئەو دەنگە خۆشانە ئەو بەهرانە من هەموو جارە گەڵێم بۆ نمونەڵم باسی پیشەیەک هەڵبژێرم کاک حەسەن بەڵام بۆ نمە پیشەی دارتاشی لەوانە 1000 کەسە بێ پیشەی ئەلمەنیوم 1000 ساخی تەکسی ڕەنگە 2-3,000 50,000 بەڵام وەرە لەم کوردستانەیە دەنگخۆشی ئەو بەهری کە خۆیەتی لەوانە 50 کەس نابێت یعنی بەهرەکە کە خوای بەخشێ بە یەکێک حەقی وایە ئەو بەهرەیە نەشارێتەوە من ئامادەگیم نەبوو لەو بەرنامەیدا نە بۆ بەرنامەکەی نە لە دەنگ و ئەوەدا بۆ لەگەڵ کاک حەسانی دیهاتین بەناو بازاڕێکی باسی توێکرد باسی تۆ خۆشم لێ کاک جەزار لەبەرەوەی خزمەتی هونەری کەلتوری یان بخۆشی لەگەڵ ئەو کاک بورهانەی کە ئێستا بینی فیلم بەرداریەکە کە تەسویرەکات ئەوە کاک بورهان و کۆمەڵە هاوڕێم هەیە لە کۆمەڵی هونەری میلی ئەمە کاک حەسان نەزانێ ماوەی زیاتر لە 20 ساڵ ئێمە بەردەوام بەخۆبەخش ئەم کارانە ڕیکۆرد دەکەین تۆماریەکەین ئەرشیفەکەین ئەمانێم هونەرە بە زیینوی بمێنێتەوە چکە دوژمنەکانمان بەدەرەوەی کە ئاینە داگیرمانکەن و دێمانێن و ئەمان کوژن بەو شێوەژێنێ هونەرەکەشمان لەناوبەرن بە زێمان هونەرەکەی خۆمان بە زیینوی بەرڕابگرین هێنانە گۆرانی میلۆدی تورکی و میلۆدی عەرەبیسک و میلۆدی وڵاتانی ترەکەن بە کوردی و تۆزە سەما و ڕەقسی لەگەڵاکە ناوێنێن کلیپ بەزانە هونەرەکە نابێت شێوە دەبێت هونەرە جوان هەر بمێنێ کاک حەسەن تۆ پێم وایە هەر خۆشە لەو بوارە تۆ شەو ڕۆژ خەریکی من ناگەم لێ شەو نیە کاک حەسەن لای بێچینە بێ یا خۆ دەمێژێتدەناسینەگەڵ ڕەسەن و گۆرانی فۆلۆکلۆر و مەقاماتی گەرمیان و ئەوەی زۆر شارەزا مامۆستایەسان وستادە بۆ ئەم گۆرانی تۆزە طبقەشی بەرزە بەس هیوادارم هەر بیڵن چکە لەوەڵەوە تەبریمان شتێکمان تیا کرد دەستی جەنابتان خۆش بێ کارۆش زەحمەتێکێشن زۆر ئاگام بێ هەوڵەدەن بۆ پارێزگاریکردنی هونەر و نازنامە و کولتورمان لەگەڵ کاکە بورهان و چەند خۆشەویستانێک وەکو کاکە ئالان ڕوانە جێگای دەستخۆشین هەموو خەڵکانەی کە بە پەرۆشن کە خۆشەویستیانێ بۆ ئەوەی کەنێرن هونەر و فەرهەنگمان بفۆتێ زیندویەکەنەوە بۆ نمونەیەکی وەک کە حاجی مە دیار لە خۆیدا ئەمە گەورەیەکە مامۆستامان لێ زۆر زۆر گەورەیە بۆ یە کە حاجی شوێن ئەو هونەرەی ئەو کولتورەوانەیە ئەندێک گۆرانی پێش کە بێ پارەیشی بەنێ گۆرانەکانی نەڵێتەوە مە خۆشەویستی یەکجار گەورەیەمە لەسەرمانە من گۆرانی زیرەکەڵێم وە خۆشەویستیکی لە ڕادە بە دەرمانێ داڕەوانە قوتابخانەیەک بوونە گەنجینەیەک بوونە بۆ ئێمەمانان بۆ وەک حاجی بۆ دەیانی کەش زۆر ڕاستە چاوتان ماچەکە وەڵی ملێت ناشارمە لە بینەران و بیسەرانشی ناشارمەسە خەمی گەورەی من دەنگی ئەحسان زیرەکە بەپێی ئەو سۆنەر و ئەو شعانێک کە کردوێتی یعنی بەڕاستی ئێستا یەکێک لە وەتەرەکانی قوڕک وەتەری هێژێ قوڕگەکانی کۆڵەکەی خوار بوو بەڕاستی من جارێکتر داوا لە سەرمایەدارە نیشتیمانیەکان دەکەمەوە کاتی خۆی من زۆر زۆر سپاسی بەڕێز جەمالی حاجادیەکەم کەوە چوو بەهانای کاک ئومێدینەوە کە نردی بۆ وڵاتی ئەردەن و چارەسەری کرد ئێستاش ئەو دەنگا ئەو ژەیە مڵکی هەموو نەتەوەکەمانە هیوادارم کەسێک چێ بەهانەی کاک حەسانیشەوە چارەسەر کرێ بەڕاستی من ئێستا زۆر خەفە دەخۆم تا ناتوانم پێ بڵێم گۆرانی بڵێ لەبەرەی ئەو وەتەرەی قوڕی کە ئێستا جاروێ لەناو گۆرانەکە ئەوەستێ دێن زۆر زۆر خەفەتێکی گەورەی پێخۆم شەو ڕۆژە پیاوە خزمەتێکی ڕۆ هەڵ ساڵێک بە هەموو شێوێک ئێمە باوەڕتان نەبێت ڕۆژنامەنووسێکی فەڕەنسی هاتە بوو بە دوای ئەو دەنگایە گەڕابوو ئێمە چوین لێرەش و لە ماڵی کەلتوری سۆفیکریم چەندین بەرهەمی بۆ کاگەسان تۆمار کرد لەگە خۆیان بردیەوە بۆ فەڕەنسا وەکو دراسی لەسەر هونەری ناوچەی گەرمیان و مەقامەکان و گەدۆ و ئەڵاوەسی و خاوکەر و هەموویمان تۆمار کردبووی ئەوان لێو قەدریۆ دەنگازان ئێمە لە وڵاتەکەی خۆمانە بەخوا بێ زۆر زۆر ڕێزەوە دەنەبگرین ئەبێ فریای بکەین داواکارم بەنەڵەم لە سەرمایەدارە نیشتیمانیەکان لە حکومەت ناڵێم حکومەتەوە داوای لێبر نەکەم هیچ ناڵم بەس داوا لە سەرمایەدارە نیشتیمانیەکانەکەم کە بچن بەهانەی کاک حەسان سپاس کاک جەزاجان وڵات جاروبارە من جار وایە بۆم دێ عیبم نییە جاری وایشە مهمە پێویستی بە چارەسەر ئەبێ
یەک دوو کوپ ئاو گەرم بخۆم تا گەرم دادێ وردەوردا بەخوا. ئەگەر کە حاجیان بۆ شێوەیەکمان لە ماڵ کاگەرێم کاکەی خۆشەویست بەداخەوە نەمانجو با هەر لە پێش بە یەک دقیقە جێزە ڕای گرۆک ئالان هەبوو.
بێنەوە هەمووتان هونەرمەندی دەست و پەنجە زێڕینش کاکە ئارەمجان ئەلان ڕەفیق زۆر بەجوانەکەی فریامان کەوت خۆشەویستان شێوازی ئەم بەرنامانەیەمە هەر بە میلیەکەی جاران چۆن ماملی ڕەحمەتی و ئەو نەمرانە بەبێ مایک بەبێ جیازی سەڵت من هەموو جارێک کاگەسان ئەڵم بەو شێوەیە من زۆر ئاسوودەترم بەو شێوەیە دڵم ئیسراحەت دەکەنی بەڕاستی زۆر هونەرمەندی دانخۆشمانەی مایک غەدری لێکە جیاز غەدری لێکە باوەڕتان نەبێت کاگەرانی شارەزایە تەنان نوعەتی مایکەکان مایشەکەی دەنگی بێ زێچێکترێ بڵێ شێک نازانم تیژێت یعنی ئاوا بەم شێوە میلیە جاران ئەو هەموو گۆرانیە ڕیکۆرد کراوە یەک تەجیل ئەو نەفچکۆدە بۆ کاگەستا ناویستان چی بوو لە بەردەمی تیپەکەی دێن ناوتر ئەو گۆرانیانە هەمووی تەجی کراوە کە ئێستا مابووە من هەر حەزم بەم شێوە پێشکەشکردنانێ ڕاستەکە کاک جەزا جارێکیان مامۆستا ڕەزازیش باسی کرد دی ئێستا کاکە گۆرانەکەت بۆ تەواوەکەن ئەستۆدیۆ و کاسەبی ئەویت ڕۆژەکەی دەنگ و ئەوەش لە مەجلیسێکی وا دەردەکەوێت هەر بەڕاستی نەکڵی بە شێوەی مایکۆوە دەستکاری سەڵەکەی بکرێت جا بەرز بکرێتەوە نەزم بکرێت کاگەسەرسازن چۆن گۆرانەکەی لە پێش ڕێتمەکەی قەعەکەی دواییان دەنگی کەمانێکە دوایی دەنگی تارەکە دوایی بەڵام من کە ئەوە لەم مەجلیسەیە دەئەنیشم هەم گۆرانی بێژەکە لەگەڵ مۆسیقاکە خۆشیەکی زیاتر بۆ یوترێ مەسەڵەن ئەبینی زیاتر نەشئەی گرێت هەم منیش جارێکە ئێستا کە جملە و دەنابێ باوەڕکە لەوانەیە وەکوتر کە تا ڕاست بەکەم بۆ شێوەیە خۆش بەسکە ئێستا جملە و دەنە خۆش خۆشا بە من حەزەکەم نییە لەگەڵ یا جواب بمەوە ئەڵێکە و بەرامبەر کەوە ڕەحمەتە لێبێ ڕۆحی نیوەکوتر ئەبچینە لای چ گۆرانێکمان ئەوەی هەوای چۆمی مەجید ئەو گۆرانی زۆر خۆش قەتارێ بڵێت ئەوە لەناو گۆرانێکایکی مە مەقامەش ئەوڵەکەی بڕۆین مەقام رحمت ببحر كسم هاي أقبضي ضيغم
بخير بينه براستي أو ممكن من غدك يزور لك بس فوز به أرولا بيوست أنا أو تابو عندك أو شيء برسوا أيوة أصلا كده بلا مهر ما بس متأكد إنه موضوع دني كحازيو أنا بو أو ما عمري ده دستدمي جنجتي أمش تجيلوت وأنا برزانه توه بلا براستي كزور دربي لهنري معاملين نمرة كم ويا حسن زيرك كأحسن تو سيري قراني كان حسن زيرك هند جل لطبقي فاي قراره وزور جزء تدي هند جل لطبقي زور برزو معاملي بها ما شو والله هندي قراني هي برالني خان هنا وناز أو حد نازم شو تتواني مدرسي عبد الله زاد شيء أو تونا برزة زور زور برزة رأيي تو هر ياري كدنا براسي لا هنرك تي راديو دنجي خوي راديو موضوع دنجي وبوري دنجي ويدي ليه بيمند هو چین لی میلیدیش خوشتر بیکو که احسن تو جلو داشت کنم. قرآن دنیای گربه تو. بعد يك ندم كحاجي دنجا كيس خوش كحاجي دنیای بالا دنیای مندوبه. بعد ما یک گران داوی یکی نیک بزم او من بود زور ماوی که عمری عبدی جوتی و زوزو خوشه ارينا ناکم نامکن. ناكم
لك يا بوي ارجع جيت نكوي يا بيد من عيو بلك يا سيد ريك زيتنا فايض بخايا الصاي مني ككردي كن بشيخين كايا من دوایین گۆرانی پێشکەشەکەین ئەگەر پێتان خۆش بچ گۆرانی هەڵبژێرن بەیەکەوە بە ماڵپەڕی ماملێ چون ماڵپەڕی ماملێ سەر لە هەموو جیهانە کە لە فەڕەنساوە کاکەوریای ماملێ و فڕانی ماملێ بەڕێوەیەوان تاکە مینبەری سەرەکی هونەرە نەمرەکەی ماملەیە ڕێز و سڵاوانێرین تەڵان من بەناوی خۆمەوە دڵنیام حاجیش هەر ئەو سڵاوانەرێ بۆ ماڵپەڕەکەی ماملێ ئەم گۆرانی دیاری بەرنامەکە کە تەواوە بێ پێشکەشەکەین بە هەموو هەوادارانی گەڕێمیدیا بە بینەرانی تەلەڤیزیۆنی گەڕیان بە بیسەرانی ڕادیۆی گەڕیان بە بینەرانمان لە پێیجی گەڕامیدیا و سۆشیال میدیا من سوپاسکە حاجەی بکەم ڕۆ ئامادە بوو بەخێر ئامادەگیم نەبوو وەڵاهاتینە من وەکو باسم بەدانێک بوو ویدی دوایی کە خۆزگە دەرفەتەکە بۆ یەکە بەڵێنێکمان بێتێ بە گروپێکی مۆزیکی جوانەوە بەرنامەیەکی زۆر جوان بکەین تر نازانم کە ئەو سەرداناکەیتەوە جارێکتر پێشەوە ئاگادارمان بکەی ئێمە بە ئامادەکاریشی تەواوەوە بەرنامێکی جوانترێ بۆ ڕازینەوە بەشداری ژەبینەوە بەرنامەش دەکەین لە ئایندێ ساڵیا دیمان بێشم ئەم ڕۆژانە ئێستا ئەکە ئێمە ئیشتیاکەین 23 مانگ ساڵ ڕۆژی کۆچی دوایی ماملەی نەمر بووە بەڵێ ئێمە ئەو ڕۆژە مەبیرێکە کۆمەڵی هونەرمیدی بەیەکەوە لەگەڵ کاگەلان و کاگوران هاوڕێکانم بۆ ماوەی 3 ڕۆژ داران پرسە 3 ڕۆژ بوو 3 ڕۆژ لە مزگەوتی سەلیمبەگ پرسەمان بۆ دانا بە دوایەوە هەموو ساڵێکین لە کاتی وەفاتی ماملێەوە تا ئێستا ئێمە هەموو ساڵێک یادی ماملێمان
کردوتەوە هەموو ساڵی لە کاتی خۆیان سڵاو و ڕێزەنێرم بۆ هەوادارانی ماملێ سوپاس بۆ هەردوو خۆشەویستان کاک حەسەن زیرەک و ئێستا حاجی خۆشەویست و کاگاران و کاربڕان دوایین دیاری ئەگەر خۆی هەمایانێکتان بوتیان نەمانوتۆ هەر زۆر خۆش بوو خاچی کوچەی یارەکەم و بەستێک بەدەوە یا خۆتان بەڵگی خۆتان یەک دیاریەکەین بە دیاری بەرنامە و کۆتایی پێ وەڵام من کە حاجی ئەو خۆی وڵا کاک جەزا ئاوێکی گەرمم حاضر کردو بعد سێ گۆرانیکە ببێت ئەمە فرسەتێکی باشە دەکەین بە دیاری بەسەر باش خۆش بزگاتر من ناتوانم بەڵێ تێگە جار بەجارە لەگەڵ شتامە ناوتیار گۆرانێکی بۆ خۆم دوورم نایگەمە هەوارایەوە بەسەر چۆن دەمتان خۆشە من دایما هوەری ماملەیە یاکەکانی ماملەیە کاگەستانە زۆر جادانشم کەم تێ گەشتێ بکەی بەناوە وەکو گوڵە بە ڕۆژە خواردن وایە ئەگەر لە بەردەستا لای نەبن ینی تێر نابیێ هەر بەردەوامە بێسا بەناو ماملەیە گەشتێ بکەین بە سەد گۆرانیتر ئیشتیهامان بۆ گۆرانیتر هەیە بۆ ئەوەی تر هەیە بۆ ئەوەی تر هەیە زۆر گۆرانیشە کە ماملێ و مامەسازیەک و فۆلۆگرێنی گوتوانە پێکەوە مەتێکەڵی دەکەین دەچینە سەر خۆشەویستان تۆ هاوکار بڕێنەوە بە مۆزیک ئەم بە زەربەکە سپاس دەکەین
پێکێنەریەوە بەرنامە و ئیتی بەڕاستی ئەمە تێر نەبووی لە بەرنامەکە کاگوران خۆی میلیێنەوە بۆ چەند گورانێک تر بەڵام ئەوم بۆ گەرم کاکازیمان زۆر ئەیدا کرد نەوەڵا بۆ وەکو باس ماگی ئەمە بێمایکە بێجیازە وەرە بۆم ناتیەکە چێ بەخۆ شتێکی تر با بێن ئاوی گەرمی کەو بۆ ێرم باش نییە تاوا بەردام کەم کەسیەکە بۆ خۆی خۆمان ئەو گۆرانیە لەبەرێکە حادی کاتی بەهارە چاوەکەم ئەی لەبەرچی بوو بە پیری شێخی سەنعەت ناویش نا ئەی هاوارە گۆرانیان زۆر لەبایاچی بولبون ڕۆژ و شەودە ناڵێ لەبایاچی بولبون ڕۆژ و شەودە ناڵێ لەداخە پاڕ و پۆی خۆی دادەماڵێم ناوەڵا نازانم حەزوتم کە حاجی بەلای ئەم جۆم کرا داخلکەشم بەلای ئاوێکی گەرم جوانێکی دەپەرستمەوەیش خۆشە ئەوەی خوایەوەتە ناوەکەی ناخوای ئەوەش خۆشەکەی ئەوە ئاوی کۆ یاشەتم پەڕیوە نایە ئەوش هەموو شیعرەکان هێندێک شتێ سەری کۆکلەکان نووسی بوو بۆ خۆم ئەوە زۆر وترا ئەوە زۆر خۆشە خوایەوەتە ناوەکەم ئەوە زۆر خۆش ئەمە جا خواوەتە نەکەی ناوە ئەو شیعرەکانی مامرێ هەندێک بەڵێ بەڵێ وانەکەن وەتەنهەرا تەنهەراوە
شوي درنگ سای قیبم تکای کمکی الله الله اگر چی شوی درنگ سای قیبم تکای کمکی كوايب شوي سري هوداي لنا خمدا خميكيت أغلب هذاي جمت يركم منيتي نويد قصوتاو لباداي جمت يركم منيتي نويد قصوتاو بس دياراي كديبين شيكي ترجميكي خدني باي تمشيت باي مكاني لين دانو سيم خدني باي تمشيت باي مكاني لين دانو سيم او اندم جين دبيت داني منا ودميكي
ئەگە خۆدەمتان خۆشم بەس بادەم وایە بەخوا شتێک برنگت کۆتۆتەوە هەموو ئەواتێکمان جوانە بەرێنش بێ أري بها يا أرنيا يا بستايانا يا دني يا أشقايا كده Oh,
کاگالان خۆش بێ دەمی کاگەسان خۆش بێ دەمی وەستاحاجی خۆش بێ دەمتان خۆش بێ هەرچەنە زستانێکی زۆر سادە ئێستا لە چلەی زستانین بەڵام ناو ستۆدیۆکانی ڕادیۆی گەڕیان گەرم بوو خۆشمان گەرم بوو بەڕاستی ڕۆحی ماملێ شاد بێ گۆڕەکان سڵاو و ڕێز کەسەکار و خانەوادی سەربەرزی والله یادی ماملێ بە هەزار دانیشتنی وڵاتەوە بە کاگەسان سڵاو لە هونەری بەرزی مامۆستا ماملەیە سپاس بۆ ئامادەبووتان سپاس بۆ خۆشەویستانی گەڕان سپاس بۆ کاگالان دەست و پەنجەی خۆش بێ دەم کاکە عالیش کاکە بۆزان بێ لە ڕادووی ملی گەڕیانەوە گوێبیسی خەرمانێک لە گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردەواری بڵاو نەکراوە بە. رادیۆی میلی گەڕیان دەنگی تەواوی هونەرمەندان گەڕیان FM شنەبایەک بۆ ڕەنینەوەی خەمەکان بۆ ڕیکلامکردن لە رادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 0771 471 52 64 رادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی هونەرمەندان